رئيس الحكومة على المحك وليسمعني. لەو کاتەوەی مقتەدا سەدر شوڵی یاخیبوونی لە حکوومەتی ئێستا عێراق و پرۆسەی سیاسی هەڵکێشاوە ئامادەترین وێنە لە زەینی خەڵکدا بۆ ئەم کارکتەرە حەسەن نەسروڵڵای ئەمینداری گشتی حیزب اللای لوبنانە. وأقول لكم اليوم سنتواجد في كل مكان. سەدر و نەسروڵڵا هەردووکیان بەڕەچەڵک لوبنانین، زۆرترین خاڵی هاوبەشیش لە نێوانیاندا هەیە و لە زۆر شتدا مقتەدا سەدر دەچێتەوە سەر حەسەن نەسروڵڵا، لە هەندێک شتیشدا لە یەکتر جیاوازن. سەدر و نەسروڵڵا تەمەنیان لە یەکترەوە تا ڕادەیەک نزیکە. نەسروڵڵا تەمەنی 56 ساڵە و سەدر 43 ساڵ. ألخص في الوقت الحاضر وليس لدينا مشروع نظام في لبنان. نەسروڵڵا لە ساڵی 1976 هاتووەتە نەجەف و لای مامی سەدر کە محەممەد باقر سەدرە وەک خوێنکارێکی سەرتاڵ دەست بەکار بووە. بەڵام لە ساڵی 1970 ناچار بوو لە ژێر فشاری ڕژێمی بەعس ئەم شارە بەجێ بهێڵێت و بگەڕێتەوە بە وڵاتی خۆی کە لوبنانە. هەردووکیشان سەردەمێک لە حەوزەی ئاینی قوم خوێندویانە. نەسروڵڵا لە ساڵی 1970 بۆ ماوەی ساڵێک و سەدر لە ساڵی 2008 تا 2011. بەڵام هەردووکیان بەهۆی پابەندی سیاسیەوە پێیان نەکرا بگەنە پلەی ئایەتوڵڵا. حەسەن نەسروڵڵا لە بنەماڵەیەکی ئاینی دێرین و ناودار نییە، بەهۆی هەوڵی خۆی لە کایی سیاسی و ئاینیدا ناوبانگی بۆ خۆی پەیدا کردووە. بەڵام سەدر ڕێبەرایەتی سیاسی و ئاینی بە میرات لە باوکیەوە بۆ ماوەتەوە. نەسروڵڵا خاوەن هێزێکی چەکداری تۆکمەیە کە باڵی سەربازی حیزب اللایە. بە هەمان شێوەی ئەو مقتەدا سەدریش خاوەنی گروپی چەکداری سەرایە سەلامە کە درێژکراوەی سوپای مەهدیە. هەردووکیشان خاوەنی لیستی پەرلەمانی و تیمی وەزارین لە حکوومەتی وڵاتەکانیان. نەسروڵڵا ڕێبەرایەتی حیزب الله دەکات کە حیزبێکی سیاسی و عەقیدەیی تۆکمە و ڕێکخراوی بەشی زۆری شیعەکانی لوبنانە و مێژووی دروستبوونی دەگەڕێتەوە بۆ ساڵی 1975. بەڵام مقتەدا سەدر ڕێبەرایەتی ڕەوتێکی جەماوەری ناڕێکخراوی میلی شیعە دەکات لە عێراق کە بارودۆخی پاش ڕووخانی سەدام لە 2003 دروستی کردووە و پێشتر ئەم ڕەوتە هیچ کار و چالاکێکی سیاسیان نەبووە جگە لە تەقلیدی ئاینی باوکی مقتەدا کە محەممەد سادق سەدر. لە لوبناندا حیزب الله وەک دەوڵەتێک لە ناو دەوڵەتدا ئیش دەکات. بۆ نمونە ئەم حیزبە جگە لە گروپی چەکداری خاوەن چەندین دامەزراوەیە، تەنانەت تۆڕی موبایلی تایبەت بە خۆیشی هەیە. لە عێراق مقتەدا سەدر چەند جارێک تەحەدای دەسەڵاتی دەوڵەتی کردووە. سەدر خاوەنی دادگای شەرعی تایبەت بە خۆیەتی و جار بەجار شوێنکەوتە و کادرانی خۆی دەست بەسەر دەکات. دواترینیان دەست بەسەرکردنی بەها ئارەجی جێگری پێشووی سەرۆکوەزیرانە بۆ ماوەی 3 مانگ لە دەرەوەی دام و دەستگا قەزاییەکان. سەدر و نەسروڵڵا هەردووکیان گوتارەکانیان دژی ئەمریکا و ئیسرائیلە. بەشی زۆری ناوبانگ و جەماوەری نەسروڵڵا لە دژایەتیکردنی ئەمریکا و ئیسرائیلەوە سەرچاوە دەگرێت. مقتەدا سەدریش دان بە دەوڵەتی ئیسرائیلدا نانێت و بە قەوارەی زایۆنی ناوی دەبات. تا ئێساش هیچ مامەڵەیەک لەگەڵ ئەمریکا و باڵوێزخانەکانیدا ناکات لە عێراق و بە داگیرکرد ناویان دەبات. الذي دعم إصلاحات الحكومة. نەسروڵڵا سەرۆکایەتی چەند گەڕێکی شەڕی حیزبەکەی کردووە لەگەڵ ئیسرائیل کە بەناوبانگترینیان لە هاوینی 2007 بوو. بە هەمان شێوەی ئەویش مقتەدا سەدر لە 2004 بەرەنگاری سوپای ئەمریکا و حکوومەتی ئەیاد عەلاوی بوویەوە و لە 2008 لەلایەن سوپای ئەمریکاوە کرایە ئاماند. لە دوا بەیاننامەی خۆیدا کە سەرەتای ئەم هەفتەیە بڵاوی کردەوە سەدر داوای مانگرتن دەکات لە بەردەم دەواازەکانی ناوچەی سەوز. ئەمەش هاوشێوەی هەڵوێستەکانی حیزب اللایە کاتێک لە ساڵی 2013 لەگەڵ هاوپەیمانەکانیدا گەماروی سەرای حکومیاندا لە ناوەڕاستی بەیروت. سەرباری ئەم خاڵە هاوبەشانەش هەریەک لە نەسروڵڵا و سەدر لەوەدا جیاوازن کە نەسروڵڵا ملکەچ و شوێنکەوتەی فەرمانی ڕێبەری باڵای ئێرانە بە پێی تیۆری ویلایەتی فەقیه. بەڵام سەدر ملکەچ نییە بۆ ڕێبەرایەتی خامنەی و مەرجعیەتی دینی مقتەدا هێڵی سەدر و فتواکانی باوهیەتی و لە ئێستادا خۆی وەک مەرجایەک بۆ شوێنکەوتەکانی کار دەکات. جگە لەوەش نەسروڵڵا کۆمەک و بودجە لە ئێرانەوە وەردەگرێت و دامەزرانی حیزبەکەشی هەر بە کۆمەکی ئێران بووە. بەڵام مقتەدا سەدر تا ساڵی 2003 عێراقی بەجێ نەهەشتووە و یەکێک نییە لەو کەسایەتیانەی قەرزاری چاکەی ئێران بێت. جگە لەوەش سەدر بە نیشتیمانی ترین سەرکردەی ئاینی سیاسی شیعەی عێراقدا دەنرێت. بەم دوایانەش هەنگاوی گەورەی ناوە بەرەو کورد و سوننەکان ئەوە ژوای کردو ببێتە ئامانج لای جەماوەری تۆنڕەوی شیعە و جێگەڕخنەی ئەو حیزبە شیعیانەی کە بەشێکن لە پرۆژەی ئێران.